بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين إلى يوم الدين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانان و ئیماندارانی ئازیز لە هەر شوێن و هەر جێگایەکەن، سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورە و میهرەبان لەسەر ئێوە لەسەر گشت مسلمانان. لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی ڕەمەزان بە خزمەتتان دەگەینەوە بە هیوای ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگار و سوودمەندبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە بەرگەوە بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە حەڵقەی ئەم جارەماندا دووبارە لە گەورەی و فەزڵی کۆتایی ڕەمەزان باز دەکەین، بەڵام تایبەتی دەکەین بە باسێک کە ئەویش باسی منداڵان نەوجەوانان، ئەوانەی کە تازە پێگەن، نەوەکانی نوێ، نەوەکانی داهاتوو، پیاوانی مستەقبل، ئەوانەی کەوا لە داهاتوودا کاروباری وڵات، کاروباری شار و گەڕک و کۆڵان و گوند و هەموو دام و دەستگاکان دەگرنە دەست، ئەوانەی کە لە داهاتوودا دەبنە بابا، دەبنە دایە، دەبنە کار بەدەست. ئەم منداڵە خۆشەویستانەی کەوا منداڵی ئێمن، نەوەکانی ئێمن لە داهاتوودا گەورە پیاوانی ئەم وڵاتن، دەبێ ئێستا ئێمە هەڵسوکۆتمان چۆن بێ لەگەڵیاندا، بەتایبەت لەم کات و سادانەدا کە ئێستا ڕەمەزانە. ڕەمەزان یەکێک لە ڕەحمەت و بەرەکاتەکانی ئەوەیەکەوە تەواوی خەڵکی ڕووی تێیەکە، دەوڵەمەند، هەژار، گەنج، پیر، پیاو و ئافرەت، گەورە و بچووک. ئەگەر تەماشا بکەین لە ڕەمەزاندا مناڵان بە شێوەیەکی خۆرسکانە، خۆویستانە، بەبێ ئەوەی کەس زەختیان لێ بکە، بەبێ ئەوەی کەس هیچ جۆرە زەخت و زۆرێکیان لێ بکە، ڕوو لە مزگەوتەکانەکەن. دەرگاکانی ماڵی خوای گەورە و پەروەردگاریان بۆ کراونەتەوە، بەڵام ئایا ئێمە هەڵوێستمان چۆن بێ لە بەرامبەریان؟ چۆنیان پەروەردە بکەینەوە؟ چۆنیان وا لێ بکەین کەوا مزگەوتەکان بەجێ نەهێڵین؟ چۆن وەکو باغەوانێکی باش، کاتێک باغەوانێکی باش و زیرەک کە تەماشای باغەکەی ئەکا، باغەکەی درەختەکانی هەموو ساڵێک بەرەبەرە پیرە بن، بەڵام هەموو ساڵێک نەمامی نوێ ئەنێژێ، بۆی کە ئەوانەی کە دەبنە پیرەک و قڕپەک و نامێنن ئەم تازە نەمامانە لە جێگەیدا جێگەیان بگرنەوە. ئێمەش بە هەمان شێوە پێویستمان بەم مناڵانەیە کە خوای گەورە و پەروەردگار کە باسی قسەی ئیبراهیممان بۆکە، یەکێک لە دوعاکانی ئەوە بۆ ئەی ڕەبی هەبلی من الصالحین، خوای گەورە و پەروەردگار مناڵی هەموو لایەکمان ساڵح بکە، ئەوانش کەنیانە خوای گەورە و پەروەردگار منداڵی ساڵحیان بداتێ. حەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بە میوانداری بەڕێز جەنابی مامۆستا دکتۆر شێرزاد عەبدولوەهاب لە شاری هەولێرەوە، میوانی بەرنامەکە و میوانی ماڵەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەبێ، لێرەوە بە خێراتی جەنابی مامۆستا دەکەین، دەڵێن مامۆستاگیان سڵاوی خوا لێبێ و ماندوو نەبێ و بەخێر بێی بۆ حەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان. سڵاوی خوای گەورە لە ئێوەش بێ، خوای گەورە پایدار و بکاتن. مامۆستاگیان وێڕای دوعای خێرکردن بۆ قبولبوونی عیبادەت و پەرستشەکان لەم کات و ساتەدا لە جەنابتان ئەپرسین، ئێمە وەکو باوکان، وەکو دەسوکاری منداڵان، یان وەکو هەر موسڵمانێک چۆن پێشوازی لەو مناڵانە بکەین کە لەم مانگەدا ڕوو لە مزگەوتەکانەکەن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بيشتشي طاعة عبادتهم لا يقوم دیارە بەهۆی خەلەلێکەوە ماوەساق پەیوەندەکەمان لەگەڵی قەتع بوو. ئێمە هەڵسوکەوتمان لەم کات و ساتانەدا لەگەڵ ئەو مناڵە چاوگەشانە ئەگەر تەماشا بکەین، ڕەمەزان ئەو بەرەکەتە خواییە کە تەنانەت مناڵەکان ئەگەر تەماشا بکەین، کۆڵانەکانی بەتایبەت ئەو گەڕەکانی کە گەڕەکی شعبین، ئەو گەڕەکانی کە منداڵیان زۆرە، بووەتە بەرەکەت و ڕەحمەتێک بۆ دایک و باوکی ئەو منداڵانە کە کۆڵانەکانی بێدەنگ کردووە، لەوەی کە لەبری ئەوەی مناڵەکان لە کۆڵان بن، لەبری ئەوەی لەبەر گەرما بن، لەبری ئەوەی کە بترسن لەوەی سارێک بەژێرە بیان کا بەژێرەوە، ئێستا مناڵەکان ڕویان لە مزگەوت کردووە. لە شەوەکاندا کە خەڵک لە کۆڵانان مناڵەکانی دێتە دەرەوە خەریکی ئیزعاجکردنی خەڵکە، بەڵام دیسانە بەتەواوی لە شەوەکانی قەدردا ئەم منداڵانە بەردەوام سەردانی مزگەوتەکانەکەن، ئەمێننەوە لە مزگەوتەکاندا. ڕاستە لەوانەیە ئەم منداڵانە حوبێکیان هەبێت، حوبێکی تایبەتیان هەبێت بۆ مزگەوت، بەڵام ئەبێ بزانین کە نابێت دەست لەو منداڵانە بەر بدەین، بەڵکو دەبێ بەردەوام دەستیان لە پشت بدەین بۆ ئەوەی کە بەردەوام بن. بەڵێ مامۆستاگیان فەرموو. مامۆستا شێرزاد، پێش هەموو شتێک دەبێ بزانین کە بەڕاستی منداڵ نیعمەتی خودای گەورەیە،
خی گەورە نعمەتێکی زۆر عەزیمی بەو ئینسانی بەخشیەوە کە منداڵی ئەداتی و دڵی پێخۆش ئەبێ بەڵام ئەو منداڵە دەبی زۆر جوان ڕعایەتی بکەیت زۆر جوان پەروەردەی بکەیت زۆر جوان ئەو نەمامەی بژار بکەیت بەڕاستی بۆ ئەوەی کەسێکی سوودبەخش و بەفائیدە بێ هەم بۆ خۆی و هەم بۆ دەورا و پشتی و هەم بۆ میلەت و خاکیشی زابڕاستی دەبینی ڕەمەزانە وچی جەنابەت فەرمووی ڕەمەزانە منداڵان زیاتر و لە مزگەوت دەکەن عشق و ئەوێنی ئەو مزگەوتە نور و بەرەکەتی ئەو مانگەوەی لێ دەکاتن کە بەڕاستی ئیستیزابەی منداڵەکان زۆر سەریعتربی لە ئیستیزابەی پیاوەکان بۆی دەبینی پێش پیاوەکان لە سەفی پێشەوەن پێش خەڵکی لە تەراویحەکاندان پێش خەڵکی لەسەر سفرەی لەسەر خوانی هین فتارکردنەوەدان لەو حاڵەتەدا بەڕاستی ئێمەی مسلمانان دەبی ئەو منداڵانە لەگەر خۆمان لێ ڕابینی فێرە ئادابی دانیشتینیان بکەین فێرە ئادابی ناخواردنیان بکەین فرسەتە چکە منداڵ ئەوەندەی بە عەمەلی فێرەشت دەبێ ئەوەندەی بە نەزەری ئیستیفادە ناکە ئەوەندەی بە تەقلید متەئەسیر دەبێ ئەوەندە بە حیوار و بە گفتوغۆ بە نسحەت تەئەسیر ناکاتن باشترین شت ئەوەیە کە بەڕاستی لە کاتی مانگی ڕەمەزاندا ئێمە سینگمان فراوانتر بێ بەرامبەر منداڵەکان چکە تاقە شوێنێک کە منداڵی لێ پەروەردە بکرێت تاقە شوێنێک کە بەڕاستی بتوانانی منداڵی بە ڕێک و پێچی و بە دروستی لێ پەروەردە بکەین بەڕاستی مزگەوتەکانە لۆیە کاتێک ئێمە ئەگەر بێت و لەگەڵیان نەبین دەستیان نەگرین ئاگامان لێیان نەبێ بۆ خودای لە غەیری مزگەوتێ هەردێر دەبێ دەفەوتێ و پاشان ژیانیشی دەفەوتێتن جاوە چاکە بەڕاستی لە مزگەوتەکاندا هەمومان بە مامۆستا و بە ئیمام و مەئمومەوە هەر هەمومان سنگ و ڕۆح و دڵی خۆمان بەوە منداڵانە بکەینەوە فێرە ئادابی خواردنیان بکەین لە وەختی فتاردا پاشان لەگەڵ دەستنوێژدا فێرە دەستنوێژیان بکەین لە وەختی نوێژەکاندا فێرە ڕاوەستانی چۆنیەتی ڕاوەستانیان بکەین پاشان نسحەتیان بکەین کە جێ لە مامۆستا ڕابگرن ئیتر بەو شێوەیە ئەو منداڵە بە ئەدەبترین و معقوڵترین منداڵی لێ دەردەسێتن مامۆستای بەڕێز لە ئەستای قسەکانی زۆرێک ئینسان دواتە ئەو منداڵە وەکو جەنابەت فەرمووت حەزی لە تەقلیدە چاو لە مامۆستا ئەکات چاو لە باوەک ئەکات بەڵام سەیری هەڵوێستی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی السەڵات وەسەلام وەکو ئەو فەرمایشتە شیرینەی کە ئەفەرمێ حالەفەنی شەباب و خالەفەنی شیوخ ئەو شەبابانەی ئەو لاوانەی کە دەستبارگری پێغەمبەر بوون عەلەیهی السەڵات وەسەلام مناسەرەی پێغەمبەریان کرد عەلەیهی السەڵات وەسەلام مەگەر منداڵەکانی مەککە نەبوون خزم و کەسوکارە نزیکەکەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە وەکو عەلی یان وەکێکی وەکو زەیدی کوڕی ثابت یا وەکو ئەو سەحابە بەڕێزانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەروان مناڵ نەبوون کەوا بوو ئێستا ئێمە پێویستمان بەوەیەکەوە ئەم منداڵانە جارێکتر پەروەردە بکەین کەوا بوو چۆن باوەشیان بۆ بگرینەوە لە مزگەوتدا لە بری ئەوەی دەریان بکەین یان نا دڵیان خۆش بکەین ماڵ طبعا نا بالعكس ئەبێ بەخۆمان دەستیان بگرن بیان هینە مزگەوت ئەگە منداڵێکمان لە کۆڵانان دیت لە وەختی نوێژ بۆ برین بابەجیان چ دەکەی دێرە کوڕی خۆم ها بە سەریعی بگرێ دەی وەرە لەگەڵم با بچین دەستنوێژێک بشتوین و بچین نوێژەکەمان بکەین دەبی ئێمە تەشجیعی منداڵی هەموو کۆڵان بکەین بێنەکەوێ هەر لە مزگەوتە فێرە ئاداب و ئەخلاق دەبێ هەر لە مزگەوتە فێرە ئوسلوبی جوڵانەوە دەبێت لەگە داک و بابی ئێستا دوو منداڵان تەمەشاکە منداڵێکە هەمووشێ مزگەوت دەکا منداڵێکە لە مزگەوت دەخوێنی منداڵێکە قورئان دەخوێنی لە مزگەوتی تەسەڕوفاری ئەو منداڵی بەرامبەر داک و بابی بەرامبەر جیرانی بەرامبەر خزمی بەرامبەر خوشک و برایەکانی لە ماڵێ چۆنە تەمەشای منداڵێکیش بکە کە نایەتە مزگەوت بە حیاتی ڕووی لە مزگەوت نەکردووە تەشجیعی ناکەن کە بێتە مزگەوت قورئان ناخوێنێ لە مزگەوت نوێژ ناکە لە مزگەوت بزانە ئەو منداڵە تەسەڕوفی چۆنە عەبوس ناڕێک بەزەر بەزیان دەست بەزەر دەوپیس یعنی جل و بەرگ پیس سبحان الله لەگە داک و بابی خراپ لەگە برای کەتن دەکا لە گەڕک کەتن دەکا ئەزیەتی جیران دەدا دێکەوات ئێمە منداڵێکمان دەوێ دڵ و دەروون پاک دەم پاک دەست پاک هەموو گیان و ڕوحی پاک بێ ئەو منداڵش لە مزگەوت دروست دەبێتن دێکەواتە بەڕاستی فرسەتە ئەتوانێت بڵێم ڕەمەزان باشترین کات و هەڵە کە ئێمە بتوانین منداڵەکان لە مزگەوت تێران ئەو نەمامە جوانی شین بکەین چونکە هەر نەمامێک ئەگە لە مزگەوت تێڕوا وەڵڵاهی بە سەلیمی دەڕوێ وەڵڵاهی بە پاچی دەڕوێ وەڵڵاهی بەروبوومی باشی دەبێتن زابڕاستی ئێمە پێمان خۆشە هەمومان دایک و باوکەکان کاتێکە فتاریان کردەوە یەکسەر تەشجیعی منداڵەکان بکەن کوڕی خۆم بڕۆ لە مزگەوتێ فتارێ بکەنەوە بڕۆن لە مزگەوتێ نوێژەکانتان بکەن لێ نەگەڕن منداڵەکە مۆبایلی دەربینی و خەریکی هەتاری و خەریکی فەیسبوک و بەزم و ڕەزمان بی و لاقی درێژ کردبی و نەسە مزگەوتێ دەبی دایکەکە بۆ خۆی هانی بدەبرێ کوڕم سەکەی دێرە هەسە بڕۆ مزگەوت مامۆستا وتاری هەیە بڕۆ تەراویح بکە بڕۆ قورئانی بخینە ئەو شەوانە نێوە لە ماڵێ دەبی بابەکە بۆ خۆی دەستی بگری تەشجیعیان بکە هەروە
باسی ئەویان بۆ بکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی منداڵی خۆشویستووە، بەڕاستی منداڵی ڕوح گیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام منداڵ بووە، ئەو خۆشەویستی لە دڵی پێغەمبەری هەیە منداڵن وە بکە ئەو منداڵە هەست بەو خۆشەویستی پێغەمبەر بکە کە دێتە مزگەوتی وە بزانی کە هاتە مزگەوتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کە چاوی بە مامۆستای دەکەی وەش و سەلامی لێ بکە و بچی لە سەفی نوێژەکاندا نوێژ دابەستیتن. یا براگەبرەکان دەستی مناڵ و براکانیان دەگرن و ئایانهێنن بۆ مزگەوت لەگەڵ خۆیان باش وایە ڕێکیان بخەن لە سەفەکان ڕێکیان بخەن، بەڵام ئەوەی کە ئێستا گرفتی دروست کرد و هەندێک لە نوێژخانەکانی مزگەوت گلەیەکەن هەندێک مناڵ کە ڕوو لە مزگەوت ئەکا باوکی یا براگەبرەکەی هاتووی مزگەوت ناکە، ئەم منداڵە کە دێ بۆ مزگەوت ئایا دەبێت ئەم منداڵە تەشجیع بکرێ بێت بۆ مزگەوت یان ئەمیش دەربکرێ و بتۆرێنرێ وەک ئەوەی کە باوکو براگەبرەکەی نایەت؟ دەستی بەسەردا بینندرێ بزانێت چی پێویستە چ حاجەتێکی چییە بۆشی جێبەجێ بکرێتن لەبەرەوەی ئەوە بەخۆی بێنازە لە ماڵی کە دێتە دەرێش لە مزگەوتێش ئێمە دەریکەین بە خودای لە دەرێت چی هەیە غەیری شەیتان و سیفەت شەیتانەکان نەبی باوشی پێوا دەگرن و دەیفەوتێن و عنسوڕێکی زۆر خراپ و نابودی لێ دەرچینە ناو کۆمەلگادا وە چاکە بەڕاستی ئەو مامۆستایە بڕک سنجی فراوان بی بڕک لە سەرە خۆتر بی بڕک تەحمل بکە لە بینی هەردوو گەنج لە بینی دوو شەباب لە بینی دوو پیاو با منداڵێک دابنێتن چکە زۆر جارن کە منداڵەکان جودا دەکەینەوە لە پشتەوە هەرە هۆسەی دەکەن و بڕک مشەوەشێک پەیدا دەکەن نا باشترین شت وایە لە سەفی دووەم و سێم و چارەم ئەو سەفانە لە بینی هەردوو کەسان سێ کەسان منداڵێکی دابنن لەوێ منداڵان نەتوان هیچ حرەکەیە بکەن و نوێژەکەش بە جوانی و ڕێک و پێچی دەکەن. مامۆستاگیان من دەمێ جەنابەت ئەگەر بفەرمووی تەوسیەت بۆ ئەو مامەڕیسپیانە بۆ ئەو کەسە بە تەمەنانەی ئەو اختیارانەی کە لە مزگەوتەکان وازانن ئەم منداڵانە کە دێن بۆ مزگەوت ئەگەر دەنگە دەنگیان کردیان ئەگەر عجوولێک شتێکیان کرد گوناهبارە بن معلێلم ئەم منداڵە خۆی گەورە پەروەردگار لەسەر حەوت تەبەقەی ئاسمانەوە هیچی لەسەر بە گوناه حساب ناکە. ئەمە یەک. دووەم مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و حەرەمی مەکی لە مزگەوتەکانی ئێمە پیرۆستر و پاکتر و جوانتر و چاکترن لەگەڵ ئەوەی لە عەسری پێغەمبەرەوە هەتا ئێستا لە عەسری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئێستا ئەو مزگەوتانە منداڵیان لێ نەبڕاوە کەسیش منداڵی لە دەر نەکردوون کەوابوو ئێستا ئێمە جەنابەت وەکەوەی کە تەوسیەی پیرەکانمان بکەیت چۆنیان تەوسیەکەی کە ئەو منداڵانە لە بری دەرکردن دەستیان بەسەردا بهێنن. وەڵاهی تەمان ئەو منداڵە ئەگە بێت و ئەو مامە حاجێ بەڕێزە ئەمام اختیارە بەڕێزە بەڕاستی ئەگەر بێت و دەستی بەسەر ئەو منداڵی داهینا تەشجیعی کرد ئەو منداڵش ئەو مام حاجی خۆش دەوێت وەڵی احترامی دەگری بە وەڵا لە دەرێ بیبینی دەستی ماز دەکا ئەگەر ببینی محتاجەمە ئەو منداڵە دە یارمەتی دەدا شتی لە بۆ هەردەگری و هەروە دەستی دەگری و بەرەو ماڵێشی دەباتەوە ئەمە ئەگەر ئەو مام حاجێ خۆی لێ تۆڕەکرد ئەو مام حاجێ دەری کرد ئەگەر خوا نەخواستە ئەو منداڵە ئینحرافی کرد ئەو منداڵە بەڕاستی ڕێغەڵەتی کرد هەموو گوناحەکەی دەکەوتە ملی مام حاجەکەی بەوەڵا زۆر کەس هەبووە ئەمن یەک لەو کەسانی کەوا نوێژێ ناکە نوێژی تەرک کردووە لە وەختی خۆی مام حاجێ خۆی لێ تۆڕە کردووە تفێکی لێ کردووە زلەیەکی لێداوە ئەو منداڵە غەڵەتێکی کردووە بەرداخەشی بەردایتەوە ئاوەکی ڕێژتووە شیوێکی ڕێژتووە قاپێکی لە دەست بەربوویتەوە ئەو منداڵە زۆر تەبیعیە ئەوە تەسەڕوفی ئەو منداڵن هەروایە خۆشی گەوران تەسەڕوف ناکاتن لەو حاڵەتەدا ئەو منداڵە کە تفی لێ کردووە مام حاجێ دەری کردووە ئەو منداڵە عەقد و بوغزی مزگەوت و قورئان و خوا و پێغەمبەری لە دڵشین بۆ سوبحان الله حتا ئێستاش ڕاستەڕێ نەبووە باشە ئەو منداڵی کە دەردەکرێت چێ تەحملی خراپی هەڵوێستی ئەو منداڵە دەکە ئەو مام حاجێ دەبی لە قیامەت زەریبە و گوناحی ئەو منداڵە هەرگریتن حتا ئەو منداڵە گوناح بکە هەموو لەسەر دەفتەری ئەعمالی مام حاجەکەی دەنووسێ زاوەت چاکە بەڕاستی ئێمە وەکو پێغەمبەری خوای بین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوتبەی دەدا حەسەن حوسەینیش لە ناو خەڵکەکەی دەهات و دەسوونگارە گەیانیان کرد دەکرد یەک سەحابە نەیگوت ئەرە چێ کاکە لۆ دانانیشن حوسێن حەسەن دانیشن کورە وەڵڵاهی یەک سەحابە قسەی نەکرد زۆر بە تەبیعی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەتە خوارێ هەردووچی لە باوشێکردن و لەکنە خۆی دانان ئازیزانی من بەڕاستی دەبێ ئێمە وەکو پێغەمبەر بین ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە قودبەی خۆمان دەزانین دەبێ ئاوا بین دەبێ ئەوە نەرم و حەلیم بین لەگەر منداڵەکان لەبەر ئەوەی ئەگەر منداڵەکان لە هەمکۆ ئێمەیان خۆش نەوێ لە هەمکۆوە نەتوانن قسە لەمە وەرگرتن و ئیرشادات و نسحە لە ئێمە وەرگرن بەخوای لە دەرە قەنەعەت ناکەم قسە وەرگرن و فێرهیز ئادابێکی موسڵمانانەش ببن.
مەوەسای بەڕێز وەک دەزانین ئەو منداڵانەی کە هاتووی مزگەوت دەکەن دایمەن پەروەردە ئەکرێن لە گوێگرتن لە مامۆستا و لە مەوعیزەکان و لە پەروەردە ئەکرێن لەسەر ئەخلاق و ئادابی ئیسلامی پەروەردە ئەکرێنەوە لەسەر باوەڕبوون بەخوای گەورە و پەروەردگار باوەڕبوون بە قیامەتێک لەسەر ئەساسی لێپرسینەوە و پاداشدانەوە بۆ مستەقبل ئایا ئەم منداڵی کە دێ بۆ مزگەوت دەبێتە پیاوێکی باشی پاکی چاک بۆ دوا ڕۆژ یان کەسێک کە لە دەرەوە بە هۆی دەرکردنی ئێمە لە مزگەوتەوە دوور ئەکەوێتەوە ئەم دوانە کامیان ئیسفادیان هەیە بۆ کۆمەلگا کامیان دەبنە کەسێکی خزمەتکار لە هەر پلۆ پۆستێکدا بێت چ دکتۆر بێت چ مهندس بێت چ وەزیر بێت چ سەرۆک بێت چ هەر ئاستێکی هەبێ کاتێک لەسەر ئەساسی دینداری پەروەردە ئەکرێت لەسەر ئەساسی باوەڕبوون بەخوا پاشان باوەڕبوون بە قیامەت هەر لە ئێستاوە دڵی ناسکە ئایا ئەم کەسە بە کەڵک یا کەسێک کە ببێتە دێوەزمەیەک بەسەر خەڵکەوە طبعا هیچ گومانی تێدا نییە ئەو منداڵانی کە لە مزگەوت پەروەردەکران ئەو منداڵانی کە لە مزگەوت گەورە بوون و لە مزگەوت فێرە عەقیدەی ئیسلامی بوون فێرە ئادابی ئیسلامی بوون بڕۆ ئێستا سەیریان کە گەورە بوون ئەگەر مهندسە وەڵای پاکترین مهندسی لێ دەرچووە ئەگەر دکتۆرە بەڕەحمترین دکتۆری لێ دەرچووە ئەگەر هەر پلۆ پۆستێکی هەیە وەڵڵاهی لە هەموو ئینسانەکان لە هەموو شوێنەکان خەڵک شاهێدی بۆ دەدەن کە ئینسانێکی نەجیب و محتەرەم و ڕێک و پێک و بە مەنفەعەتە لۆ خۆی لۆ دەور و بەورە ئەگەر لەسەر ئادابی ئیسلامی هەڵسو کەوتی فێر نەکرا کاتێککە هەر وەزیفەیەک و پۆستەی وەردەگری بڕۆ تەماشایکە ئەوەی گەندەڵی دەکە هەر ئەوە ئەوەی دزی دەکە هەر ئەوە ئەوەی کەوا خینی ئەو میلەتە دەخوا هەر ئەوە ئەوەی کە زوڵم لەو خەڵکە دەکە هەر ئەوە منداڵی مزگەوت نین پەروەردەی مزگەوت نین ئەو دز و جەردانە لە بۆ ئێمە پێ بگەینن دێکەواتە بەڕاستی ئەوەی کە ئەو میلەتە چاوەڕوانی دەکا و کە بیوێ لەبەری ئیستراحات بکە منداڵەکانی مزگەوتن ئەوانەی لە مزگەوت دەخوێنن ئەوەی لە مزگەوت مامۆستا فێرە ئاداب و ئەخلاق و دەست پاچی و داوێن پاچی و ڕوح پاچیان دەکاتن ئەمما ئەوەی لە غەیری مزگەوت پەروەردەکرێ ئێمە واوەی لامانە لەسەر دەستی مەسئولانێک لەسەر دەستی کەسانێک کە خوێن نەمانەی خۆن کە ماڵ نەمانەی خۆن نەفت نەمانەی خۆن سەروەت نەمانەی خۆن ئەوانە کەنجی منداڵی مزگەوتن ئەوانجی کەنجین منداڵی پەروەردەی ناو مزگەوتن دەی کەواتە ئێمە حیفە ئەگەر دەمانێت بەڕاستی ئەو میلەتەمان مستەقبلێکی ڕۆشنی چاوەڕوان بکە مستەقبلێک کە بۆ خۆی میلەتەکە و خاک و ئاو نیشتیمان و ئاسمانی لێ ئیسراحات بکە ئەوەیە با ئەو منداڵانە پەروەردەکەین لە ناو مزگەوت بە ئەو منداڵانە فێر بکەین هەستانیان دانیشتنیان خویان خوڕەویشتیان تعاملیان چۆن لەگە داک و بابیان لەگە جیرانیان لەگەر خۆیان لەگەر خزمیان لەگەر مامۆستایان حتا لە مەکتەبێش ئەو منداڵێک کە لە مزگەوتێ زۆر بە ئەدەبتر و زیرەکترە لەو منداڵێک کە لە مزگەوتێ نیە ئەو منداڵە لە مزگەوتێ نیە نەدەخوێنی نە ئەدەبی هەیە نەدەزانین لەگە مامۆستاش تعامل بکاتن دێ کەواتە بەڕاستی مستەقبەلی ئێمە مستەقبەلی منداڵەکانی ئێمە بە مزگەوتێوە نووساوە بە مزگەوتێ پەیوەستکراوە هەرچەندە ئێمە دەست باری ئەو منداڵە بنەبین لەسەر چاکە و زانم تێنەگەیشتنێک هەیە لە نێوانی خەڵکە مسلمانەکە ئێمە ئەهلی مزگەوت بۆ مناڵەکان بۆ گەورەکان مثلەن لە هەر شەریحە و تاقمێک کە تەماشاکەی بێ کاتێک کە پێوترێ منداڵ بۆیە پێوترێ منداڵ کە هەندێک عجوولی لێ ئەبینێ بۆیە پێوترێ منداڵ کە هەندێک کاری ناڕێک ئەکا کەواتە ئەو کات دەوری ئەم مامۆستایە دەوری ئەم گەورەیە دەوری ئەم کەسە بەتەمەنە ئەم حاجی ئەم مسلمانی کە چەند ساڵ هاتووی مزگەوتەکە لە بەرامبەری ئەو مناڵەوە ئەبێت چۆن بە یا جیاوازی ئەو منداڵە چییە کاتێک کە دەنگەدەنگێک دروستە بێت لەلایەن مناڵەکەەوە لە بری دەستهێنان بەسەریدا ئەوش دەنگەدەنگەکە زیاترەکە ئەو کاتە جیاوازی نێوانی ئەم پیاوە بەتەمەنە بە تەجربەی لەگەڵ ئەو منداڵە کاڵفامی کە تازە هاتۆ بە مزگەوت چ جیاوازیەکیان هەیە لە ڕووی عەقڵ و فامەوە طبعا ئەمە گومانمان نییە کە منداڵ لە مزگەوتێ ئەبێ عاری دەکەن دەنگە دەنگ دەکەن ئەوە شتێکی زۆر تەبیعیەوە دەبی پێشیان ماندی بین هەتا جوان فێر ئەدەب و فێرە خوڕۆشتی مزگەوت و بێدەنجی و هەست و نەس دەبن ئەوە شتێکی تەبیعیە بەڵام بەڕاستی مام حازی بەڕێز چاوەکەم عەزیزەکەم نوێش خوێنانی ئازیز و خۆشەویست وەڵی ئێوەش منداڵیتان دیوە ئێوە بابە منەوەتانێ منداڵەکانینەوەی خۆتان دێتەوە دنیای خەرا دەکە لە ماڵی لۆ قسەچی ناکەی وێ یانە هەموو سیسەم و قەنەفەیە مدەڕاندی لۆ قسەچی ناکەی جا بەڕاستی ئەوەش منداڵی خۆتە بە چاوی منداڵی خۆت تەمەشایکە دوی بەڕاستی ئەگە شتێکی کرد ئەگە شتێکی ناگونجاوی کرد زۆر بە نەرمی زۆر بە حەلیمی دەستی بەسەردابێنە و بۆ ئەوەی بەڕاستی ئەو منداڵە زایع نەبێ بۆ ئەو منداڵە بەڕاستی نەفەوتێ لە دەستمان نەچێت چکە غەیری ئەو مزگەوتەی بەخودا هیچ شوێنێکی تر نییە ئێمە بتوانین ئەم منداڵە لێ پەروەردە بکەین و ڕاستە مەکتەبەیە ڕاستە قوتابخانەیە ئەوان دەوری خۆیانێ بەڕاستی ئێستا
پەروەردەکردن لە قوتابخانەکان زۆر کەم بوو. ئەتوانم بڵێم 5 پەروەردەیەشی لێ نماوە. تربیەیەکی ئیسلامیمان هەبوو، پەروەردەی ئاینیمان هەبوو، ئەویش هەروەها کاڵیان کردیتەوە کە دەرێک کۆمەڵایەتی دەخوێنی هەر هەست پێ ناکەوە پەروەردەی ئاینی بیتن. دێکەواتە ئەو منداڵە لە مەکتەبە فێرە ئەدەب نەبی، لە مزگەفتێش دەریکەین. ئەخە باشە ئەگە بەیانی قاتل و مجری بوو، شاری بوو، هاری و تریا خۆری لێ دەرچوو کەس گلەی نەکاتن. مامۆستا ئەمن نمونەیەک باسەکەم بۆ جەنابەت کە ئەگەر جەنابەت شتێکت بیر بکەیتەوە لەسەر ئەوە. یەکێک لە مامۆستاکانی شاری سلێمانی گێڕایەوە جارێکیان وتی من ئەچوون بۆ مزگەوت 3 مناڵ بەیەکەوە مناقەشە و گفتوگویان بوو لەسەر ئەوەی چۆلەکەیەکیان بەدەستەوە بوو. وتم ئەوە چییە؟ و یەکیان وتی وەڵام مامۆستا من ئەو چۆلەکەیم گرتووە ئێستا ئەمەوێ بەرەڵای بکەم و ئازاد بۆ بڕوا. ئەو کوڕەژەڵە بیفرۆشە بە من بە دینارێکی ئاسنی ئەو کات ئەیدەم بە دینارێک پێم بفرۆشە. منیش ئەمەوێ پێی بفرۆشم بە دینارەکە، براکەم ئەڵە پێی مەفرۆشە، ئازادی بکە باقا خێرەکە خۆمان تووشی خێر ببین. ئەویش کە لێم ئەکڕێ هەر ئازادیەکە چۆلەکەکە ئازادەکە، بەڵام ئەو دینارێکم ئەداتێ. من ئەمەوێت دینارەکەی لێوەر بگرم، براکەم ئەڵە لێی وەرمەگرە با خێرەکە بۆ خۆمان بێ. ئەمە مناڵێکە هەر لە سەرەتای مناڵیەوە کە لە ڕێگەی مزگەوت مامۆستا تووشی بوو. مامۆستا باش ئیناسین و مناڵەکانی ئەناسی کە ئەهلی مزگەوت بوون. ئەگەر کەسێک لە مناڵیەوە ئاوها پەروەردە بوو بێ، حیف نییە ئێستا ئێمە دەست بە ڕوویانەوە بنین. لەبری ئەوەی کە دەست بە ڕوویانەوە بنین باشتر وانە جیکلێت و شیرینیان بدەینێ بۆی بەردەوام بێن بە مزگەوت، بۆی کە گەورە بن، کە گەورە بوون سبەینێ ببنە پیاوانێکی باش. هەر نمونەیەکی زۆر زیندوو ئەوەی کە ئێستا ئێمە لەوەتێ زۆر جار لیان عاجز بین لە مناڵەکان، بەڵام دوای 1-2 ساڵی کە هەر ئەو گەنجانی کە ئێستا خزمەتی مزگەوتەکانەکەن لە ئێوارانی ڕەمەزانە لە شەوانی قەدردا، مەگە هەر ئەو گەنجانە نین کە منداڵ بوون و گەورە بوون. حتمما وایە قسەکە زۆر جوانە. بەڕاستی ینی هەر ئەو منداڵن چەند ساڵێکی کە دەبینیت جەهێڵ دەبن، گەورە دەبن، ئەبنە خزمەتکاری ئەو مزگەوتە، ئەبنە خزمەتکاری ئەو میلەتە، ئەبنە خزمەتکاری ئەو خاک و وڵاتە. هیچ گومانی تێدا نیە. زامن مەشهەدێکی ترت بۆ بجێڕمەوە سوبحان الله، ئەوانەی پێوە شەیدا دەبن. منداڵێک دێتە مزگەوتێک لە ئەوروپایەک لە مزگەوتەکانی ئەڵمانیا وابزانم، منداڵێک دێت دەرێ مامۆستا سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام، دەرێ مامۆستا من هاتووم فێتە ژۆرە، دەرێ مامۆستا ناتوانی بێتە ژۆرێ. تی لەبەرچی وتی وەڵی ناتوانی، هەر بەخۆی گوتێت و بڕۆ ئەموا لە دەرێ ئینتیزار دەکەم. مامۆستایەکە گوتی چوم دەبین ئافرەتەکە زۆر سوفور بوو، دەبینم ئەو ئافرەتە مەسیحیە لەسەر دینی ئیسلامیش نەمیش سەلام لێکوتم ئەو کوڕی بەڕێزت ئیتۆ گوتی بەڵێ، وتم ئەتوو ناردیتت گوتی بەڵێ، وتم لەبەر چی ناردیتە ئێرە و نەربیتیتە کەنیسە؟ وتی وەڵی مامۆستای بەڕێزم چ بڵێم زیرانێکی موسڵمانمان هەیە. ئەو منداڵانەی کە بەیانیان دەست لە قوتابخانە کە سیارەکە دێتە دوان هەردووچیان دەستیدا چێماز دەکەن، ئەو جە دەچن سواری سیارەکەی دەبن، لەگە منداڵی من دەچن. ئەو هەڵوێستەی ئەو منداڵانەی ئەو مووقفی ئەو منداڵانە شێتی کردم، گوتم دەبی ئەوانە چ بن، چ ئەدەب و ئاخلاقێک ئەوانە پەروەردە بکاتن ئەو منداڵانە کە بەیانی کە دەڕۆن بۆ قوتابخانە جارە زوو دەستیدا چێماز دەکەن. دوێ بەڕاستی منیشی نایتم ئەو منداڵانەی من وا پەروەردەکەی بەیانی لەبەری ئیسراحات بکەم. جا بەڕاستی هەزاران چیرۆکی ئەوهامانەیە، دەیهات چیرۆکی ئەوهامانەیە کە بەڕاستی لە ئەوروپادا کاتێک کە موسڵمانن هەڵوێستی جوانیان، ئەخلاقی جوانیان، هەستان و دانیشتنی جوانی خۆیان بە خەڵک نیشان دەکە، لە ئیسلام فێربوون، لە قورئان فێربوون، لە مزگەوت فێربوون، ئەو کات بەڕاستی ئەو ئیسلامە ئەوها بە شیرنی و جوانی و هێمن و بە ئارامی بڵاو دەبێتەوە. جا ئێستا بەڕاستی لە وڵاتی خۆشمان پێویستە ئەو منداڵانەی خۆمان بە خۆمان ئاگامان لێیان بێ. بەڕاستی ئیمڕۆکە غەیری ئیسلام، غەیری قورئان، غەیری مزگەوت، غەیری مامۆستا، وەڵڵاهی بستە باوشی هەر کەسێکی کە ئینحراف دەکا ئەو منداڵە بستە هەر شوێنێک وەڵڵاهی فێرە ئەدەب و ئەخلاق و بینە و بەردەی ناکەن، فێرە ئیسلامەتی و ئەخلاق و ئەدەبی ناکەن، بەڵکو بستە هەر شوێنێک تووشی هەزارەها زەحمەتی و هەزارەها کێشەی دەرونی دەکەن. و مامۆستای بەڕێز ببوورە وا نازانی کە هەندێک لە مامۆستاکانی ئێمەش وەکو مامۆستایانی وی کە پێ دەوترێ مامۆستایانی ئاینی و مەلایەکان کەم تەرخەم بن لە بەرامبەر پەروەردەکردنی ئەو مناڵانی کە دێن بە مزگەوت، کە من هەندێک جار لەوانەیە ممکنە لەگەڵ هەندێک مامۆستا یان غێر مباشر یا مباشر ڕوبەڕووی بوو بێتمەوە لەسەر ئەوەی کە منداڵێکی لە مزگەوت دەرکردووە، لەسەر ئەوەی کە ئەگەر منداڵێک دەنگەندی کردووە کردێتی بەهرە. معلێلم معلومی جەنابت و بینەرانیژە کە لە مزگەوتی پێغەمبەردا عەلەیهی السەڵات وەسەلام کابرای عرابی دێتە مزگەوتەوە کۆشی هەڵئەداتەوە و میز ئەکا لە سوچێکی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ناهێڵێ ئەسحاب تووڕەی بکەن، ناهێڵێ لێی بدەن تا قەزای حاجەکەی تەواو ئەکا، واتە میزکردنەکەی تەواو ئەکا. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام نەسیحەتی ئەکا کە ئەم شوێنە مزگەوتە بۆ عیبادەت کراوە، نەک بۆ ئەوەی کە ئینسان دەست بە ئاوی تێدا بکە. بەڵام تەماشاکە ئێستا بەداخەوە ئەگەر هەر منداڵێک جوڵە جوڵێکی کرد
دەرئەکرێ ئەوەی کە منەمەوێ بڵم جەنابەت هەم تەوسیەت بۆ مامۆستایانی ئاینی و هەم بۆ خەڵکی عام ئەو چییە کە کاتێک مزگەوت شوێنێکی گشتیە ئەگەر ئێمە دەرگیان بۆ نەکەینەوە نێن دڵی خۆیان بۆ ئێمە نەکەنەوە معلەیلم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام مەجالی گەنجەکان و مناڵەکانی داوە لەناو من مزگەوتە ڕیاضیان کردووە مسابقەیان کردووە بۆ ئەوەی کە سبەینێ لە بری ئەوەی کە ببنە دوشمنی مزگەوت دۆست و پشتیوانی مزگەوت بن. والله طبعا مامۆستای ئاینی احترامات و ڕێزم لە بۆ هەمویان هەموو ئینسانی باشن الحەمدولله ئەوانیش کەم تەرخەمیان نەکردووە کەم تا زۆر توانە بەڕاستی ئەو منداڵانە ئیستیعاب بکەن بەڵام تاکە وایە مامۆستا دەبینی حاڵەتی نەفسی خۆی حاڵەتی دەرونی خۆی میزاجی خۆی دەبینی وە دەکاتن کە مەسەلەن زۆر جاران بڕێک موقفێکی ناخۆش و ناشیاوی بەرامبەر منداڵێک دەبێت بەڵام عمومەن ئەوەندەی دەڵێم بەڕاستی حیفە مامۆستا منداڵی دەربکاتن حیفە مامۆستا ئێستا لە ئەوروپا لە کەنیسەی کاتێک کە منداڵەکان دەچن 101 دیاری و هەدیان لە بۆ داناون ئەنواع عشکا خواردن و هەدیە و دیاریان بۆ داون بەس بۆی ئەو منداڵە بێ مۆزیقایان بۆ داون بەس داناون بەس بۆی ئەو منداڵە بێ عشقی کەنیسە بێ لە کەنیسە دابنشێجێ لە بابەی قەشە بگرێتن باش ئێمە خۆ هیچیان نادەین وەڵی سکولێتەکیان نادەینی بە قورئان وەڵی دەستیان لە من ناکەین ئەو منداڵە بە فترەتی پاکی خۆی بە ئیمانی بێگەردی خۆی بە خۆشەویستی خوا و پێغەمبەری خۆی دێتە ناو مزگەوتەکە حیفە ئەو مامۆستایە دەریکە بە خودای وەڵڵاهی ئەگەر دەریان کە وا بزانم زڵمەکی زۆر گەورە هەم لە خۆشی دەکا و هەم لەو منداڵەش دەکا و سەرباری ئەوش لە قیامەتێ بەرپرس دەبێ ئەگەر ئەو منداڵە خوا نەخواستی ئینحراف بکە یان ڕێگای حەق و ڕاستی بزر بکە وە چاکە بەڕاستی ئەو منداڵە مامۆستا دەمەن منداڵ بە ئەدەبن یعنی منداڵ ڕاستە هەندێکیان تێدا ڕەمەزانان زۆر بە عەجزول و زۆر ئەوەنە بەڵام ئەگەر مامۆستا بخۆی کەس پیاوی کەسەکانی پیاوەکانی ڕێز کرد ئەگەر بچیتە سڕی منداڵەکان یەک ئەوە بڕک لەسەرە خۆ ماچەکیام کە بری کوڕی خۆم جوان ڕاوەستن باشە ئەوە نوێژە ئەمە بەرابەر خوا ڕاوەستاوین ئێستا مەلائیکەتمان لەگەر ئەگەر بە ناڕێژی ڕاوەستین ئەگەر قسان بکەین ئەو مەلائیکەتەکان لێمان تووڕە دەبن شکاتمان لێ دەکەن لەکن خوا ئەو منداڵە ئەو هەست و ڕۆحیانەتی لێ بێت دروست دەبی کە مامۆستا بخۆی هاتووە لە سڕی جوانی دەکا وا ڕای دەوەستێنی وا گفتوگۆ لەگە دەکە ئیتر شەرمدای دەگرێ و بە قەنەعەتم زۆر ڕێک و پێچیش دەبی حەقیشە ئەو منداڵی کە زۆر بێعارە کە زۆر دەبینی هەرە پاسە ئەو منداڵە بانجی کە ئەو مامۆستا بەڕێزە ئەو منداڵی بانکە ماسێکی لێ بکە کوڕم کوڕی چێی سلفی چەندی وەسعد کووە ئەوە مەسەن نقڵێک چکولێتێک شتێکی ئاشیرنی بداتی برێ ئەوە ئێوارە فتارە پێ دەکەیەوە باشە ئیتر ئەوە یان مەسەل شتێکی کوڕی خۆم پۆلی چەندی چ دەخوێنی ئەگە بزانی خوێندەوارێکی باشە کتێبێکی بە هەدیە بداتێوەشی ئادابی مسلمان ئادابی منداڵی مسلمان بر کوڕم ئەو لە ماڵێ بخوێنەوە زۆر ئیستیفادەی لێ دەکە ئیتر بەو شێوەی منداڵەکان هەموو دەگری ئەو منداڵانە یەک بەڕاستی دەتوانی جێی خۆتیان جێیان بکەیەوە لە ناو دڵی خۆتووە جێی خۆش لە ناو دڵیان بکەیەوە ئیتر ئەو منداڵێک کە زۆر هەرە پاسە کە زۆر بێعارە وەڵی چار ڕۆژ کە دەبین لە هەمیان بە ئەدەبتر و ڕێک و پێکتر و هادیئتری لێ دەرچووە. مامۆستاگیان وا نابینی کە جاران مزگەوتەکان لە ڕەمەزاندا دەبوونە ینی بە شێوێک لە شێوانەکان وەکو تەمەڵخانەیان لێ هات خەڵکێکی زۆر بەس خەریکی خەوتن بۆ تێیدا بەڵام ئێستا مزگەوتەکان لە ڕەمەزاندا وێڕاوی کە الحەمدوللا خەڵک خەریکی عیبادەتکردنە بۆتە جێگەی حەوانەوە و ڕزگارکردنی دایک و باوکەکانیش ئەگەر منداڵ لە ماڵەوە دەنگە بکە ئەچێتە دەرەوە لە بریەوەی لە کۆڵان بێ لەبەر گەرما بێ بلێ بترسێ ڕات لە مزگەوت ئەمێنێتەوە کەوا بوو ئەمە فرسەتێکی باشە لە بەردەستمانە لە برێوی مناڵەکانمان لە کۆڵان بن لەبەر دەرگا بن دەچونە مزگەوت ئەحەوێنەوە کەوا بوو چۆن بتوانین زەمینە سازی بکەین کە ئەم منداڵە مزگەوتەکەی لا شیرینتر بێ وەکەوەی کە ئێستا هاتووە لێ ئەحەوێتەوە دانیشێ خەریکە لەگەڵ کەسێک فێری قورئان خوێندن ئەبێ چۆن هەوڵ بدەین منداڵەکە هان بدەین بۆی کە چوو بە مزگەوت لە ماڵۆژ نەسیحەتی بکەین چۆن لە ماڵەوە نەسیحەتی بکەین لە مزگەوت فێری قورئان خوێندن و باقی ئادابی تری ئیسلامی ببێت. طبعا مزگەوت لەگەر ماڵەوە هەردوو زۆر گرنگە کە بەڕاستی هەمەهەنگیان هەبێ و ئیتیفاقیان هەبێ کە چۆن ئەو منداڵە پەروەردە بکەن و بچ شێوازێکی ئەو منداڵە لەسەر دەستوری خوا پێغەمبەری خوا گەورە بکرێتن ئەوە زۆر گرنگە ئەگە ماڕەکە مسلمان و ڕێک و پێک بن ئەوە دەتوانین مامۆستایەکە هەمەهەنگی و تەنسێک لەگەر باوکی پەیدا بکە کە کاکە ژیان ئێمە مەسەلەن ئەو مامۆستایە ئێمە دەورەیەکمان هەیە
غير رمضان ولا غير رمضان حتى لرمضان باشترين فرصتها كايما دوريك مان هي مثلا بولا بركني جزء عما لو خيندني آدابي إسلامي لبو خيندني مثلا 40 نووية الحديث في غنبري خو عليه الصلاة والسلام يتراو من دالا أو بابش بان بكريتن وبي بقوتي براسي بي ما خوش من دالا كان خود تشجع كي كوابين عليه بخوين يتراو من دالا أنا كدين لو درسانة دادنيشن تشجع بكرين بوي هر كسك أجي كمي هنا مثلا سي بي خوش أوي بودكرين يعني باسكيليشي بودكرين يعني أوي بودكرين يعني قاتيشي بودكرين يعني دي بيني عمره مثلا يتر بوشي أو من دالا أنا أو ندت تامزروي عشق أويني أم درساني عندي تدلي يتر ببردوام دخوينن ذا أسلوبي خوي هيك وراسي إما بتوانين خواي عزيز خواي تزلوا على شيرين كان يضلي من دالكان بيغمبري خوا عليه الصلاة والسلام شيرين كان يضلي من دالكان قرآن إسلامي شيرين كان يضلي من دالكان أو سايكولوجي من دالا أو حالتي درس قوت نوي دروستي أو من دالاني كأوش بابتي شي ترك براسي زور بمان نازين سوى معاملة لقى من دال بكين يعني درس كان يعني فير بكين زاگر من بتواني براسي او ما مصايب رزانه او دورات انا بكن ولا مزقوت كان حقيقه مدال كان زورك بدبن هم باب لولا تشجيع دك هم ما منصاش لير اماده كاستقبالي بك يتل بتنسيقي هردو الان براسي او مدال زور صالح وريكو بيك دردسي بيخوش ما عثمان بخوش لقلبي للسودان اسا خلق ودزاني السودان من دالي همو بيسرو برو همو رشو رو تولدان كوران عند السورين دبروابك لو سوداني دو من دالي لكوراني نابينيو دو من دالي لكوراني نابينيو هموي كهامين دادي خلوي لبركرني قرآن هي خلاوي لبركرني قرآن او من دال السيمانجي هاوين دسي لو خلوي قرآني لبردك لو خلوي فير دين ودين داري دبيتن سبحان الله بزانا او تسنزوانا او من دال لفراغ ناجي او من دال كاتينية بسي قام بكاو ياري بكاو كاتي او انما او كبسي الشر بكاو دالاستقي بكري وانزر لخل كل الزيران بداتن لو اويك كاتكي همو بيوسب بمزقوتو لبركني قرآن ولا درس ودراسته خدمة امام السادة دبات السري زور سپاس مامۆستا شێرزاد عەبدولوهاب لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی بە هیوای پەروەردەکردنی مناڵەکانمان بە شێوەیەکی جوانتر و باشتر تا بە یەکگەشتنەوەیەکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و پەروەردگار ئەسپێرین. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.